وشاو باڵندەی یاساوان ناڵێنی وەشاو باڵندەی یاساوان منیش لە داخە دڵی دەرکەوتمە ناڵە ناوەڵ منیش لە داخە قوربان کەوتمە ناڵە ناوەڵ ئەو دڵمدا بە تۆ وەمزانێ مەردیە ئەو دڵمدا بە تۆ وەمزانێ مەردیە نەمزانی بۆ من خواژان هەریەش و دەردیە دڵمدا بە تۆ بەڕووی ناشادیە دڵمدا بە تۆ بەڕووی ناشادیە نەمزانی بۆ من دڵی دەر هەریەش و ژانی نەمزانی بۆ من هەریەش و ژانی ناڵێنی وەشاو باڵندەی یاساوان ناڵێنی وەشاو باڵندەی یاساوان منیش لە داخە دڵی دەرکەوتمە ناڵە ناوەڵ منیش لە داخە قوربان کەوتمە ناڵە ناوەڵ دایکە بگرێ و باوکە بێ ئیماوان وا دایکە بگرێ و باوکە بێ ئیماوان وا بوون بەبا هیچ دڵی دەربەینی هەردووک ماوان ئێوارە وەختە بۆ قەلاگەڕێن ئێوارە وەختە بۆ قەلاگەڕێن بە بۆنەی قەلۆ دڵی دەر بۆ هەلاگەڕێن بەبۆنەی قەلۆ دڵی دەر بۆ هەلاگەڕێیە ناڵێنی وەشاو باڵندەی یاساوان ناڵێنی وەشاو باڵندەی یاساوان منیش لە داخە دڵی دەرکەوتمە ناڵە ناوەڵ منیش لە داخە قوربان کەوتمە ناڵە ناوەڵ ئەو فرۆشەکە وای مایە هەرزانم ئەم فرۆشەکە وای مایە هەرزانم کێخەمە سێنێ دڵی دەربێت بۆ دووکانم خەم هات وەک لافاو بە گۆڕ بردەمی خەم هات وەک لافاو بە گۆڕ بردمی خەڵکان خەماکڕێن دادا من خەم خواردمی خەڵکی خەماکڕێن شێتە من خەم خواردمی ناڵێنی وەشاو باڵندەی یاساوان ناڵێنی وەشاو باڵندەی یاساوان
منیش لە داخە دڵێ دەرکەوت مەناڵەناڵ منیش لە داخە قوربان کەوت مەناڵەناڵ خۆشەویستانم بیسەرانی گەڕیان میدیا بینەرانی گەڕیان میدیا یاخود بڵێن رادیۆ میلی گەڕیان بە زمانە کولتوری و فۆلکلۆرێکی خۆمان سڵاوتان لێبێ ئێوارەتان باش خۆشەویستانم خۆشحاڵم منوەکو جەزای ساز لە بەرنامەیەکی نوێ لە خزمەتان نابم بەرنامەی ئارەزومەندان بەرنامەی ئارەزومەندان لە رادیۆی میلی گەڕیانەوە پێشکەشەکەین ڕاستەوخۆ ئەمە ڕۆژانێکی پێنجشەممە بۆ خزمەتکردنی بەهرەی گەنجان یەک دنیا گەنجمانەیە دەنگخۆش لە سوۆسیال میدیایە زۆر دەنگخۆش و دەرکەوتون بەڵام دەرفەتی وایە بۆ نەڕەخساو لە میدیاکانە وەکو پێویست ئاوڕان نەدراوەتەوە بۆیە هیوادارم رادیۆی گەڕیان ببێت بەو ماڵە بۆ کۆکردنەوەی دەنگی ئەو گەنجە خۆشەویستانە لە هەر شوێنێکی کوردستان بن لە هەر ناوچەیە بن ئێمە ئەو دەنگانە دۆزینەوە و هەوڵین خزمەتیان بکەین بە پێی توانە ئەمڕۆ میوانێکی ڕۆحسوک و خۆشەویست گەنجێکی خۆشەویست دەنگخۆش زۆر ئەتوانم بڵم کەسێکی ئەکتیو لە سوۆسیال میدیایە بە قسە خۆشەکانی بە تەقلیدەکانی بە گۆرانیەکانی ئەوش کاکە حەمە پێنجێنێ کاکە حەمەجان بەخێر بێ سەرەتا دەستخۆشیێن بەرنامێتان لێکم ڕێز و سڵاومێ بۆ هەموو ستافانی رادیۆ میلی گەڕیان بۆ مامۆسای خۆشەویست بۆ جەنابێ دەستخۆشی بەرنامەکەتان لێکم هیوای سەرگەمتان بۆ خوازم خۆشەویستانم ئەمڕۆ ژەنیارێکی زۆر بەتوانای 250 لەگەڵایە ژەنیاری بەتوانە و هونەرمەندی دێرین کاگۆری گەرمیانی کە ماوەی لەم پێشبەڕاستی تەندروستی باش نەبوو دڵمان ناهاوت ئازێتی بین بەڵام ئێستا وەکو کوڕێکی دڵسۆزی ماڵە و هونەرمەندان وەکو کەسێکی دڵسۆزی هونەرمەندانی میلی دایمە لەگەڵمانە بۆ بە هەموو کارە و چالێکی خۆبەخش من زۆر زۆر سپاسەکەم بەخێر بێت زۆر سپاس هیوای تەندروستی باشە بەخوازم کاگۆریجیان بە هاوکارم بە یارمەتی هاوکارم کاکە دابان سامان ئەمڕۆم بەرنامەیە ڕاستەوخۆ پێشکەشەکەین و هەروە کاک ئەحمەد خۆشناوەتی لاولێرەوە ئەو چاوانی ماجەکەم کە هەموو کات ئەو دڵسۆز و خەمخۆری رادیۆی گەڕیان و پەیجی رادیۆی گەڕیان و هەموو سوۆسیال میدیای گەڕیانە و بەم نزیکانە بەشدەوێتانینە کە ئەپێکی نوێ بۆ رادیۆی گەڕیان تەواو بێت کە لە سەرجەم ئەندرۆید و ئایفۆن و لە ئەوانە هەمووتان بینەرمان بن و هەوڵێکی تریشەیە بۆی کە لە میکس میدیا و لە چەند کەناڵێکی ناوخۆی تر بەشدار بین بەم نزیکانە بە هاوکاری کۆمەڵە دڵسۆزان و خەمخۆران لە ئێستا ئێمە ئەتوان ڕۆژانە بینەرمان بن لە چەناڵەکەمان لە یوتیوب رادیۆی گەڕیان و هەروە لە بیسەرمان بن لەسەر شەپۆلی FM 94.1 و بینەرمان بن لە پیجی فەیسبوکمان رادیۆی گەڕیان و لە تیکتۆک و لە ئینستاگرام و لە هەموو ئەو سوۆسیال میدیایی کامانە بەدەر لەوانش لە ئەندرۆیدا ئارتی گەڕیان هەیە کە سەرجەم سوۆسیال میدیای گەڕیان لەوێ هەیە ئەتوانن لە هەر شوێنێکی دنیا بن گوێبیستی رادیۆی گەڕیان بن ڕاستە ئەگەر وەکو ئەنتێن و وەکو ناو سیارە و وەکو ئەو شتێک کە پێوتێ رادیۆ بگری بەدەستەوە تەنها ئێستامە ناو شاری سلێمانیە رادیۆ گەڕیانمان هەیە بەڵام ئەگەر ئەو ئەپی مۆبایلێدا بەزێنی لە هەر شوێنێکی ئەم دنیاە بیت ئەتوانێت گوێبیستی رادیۆی گەڕیان بیت ئارتی گەڕیان لە ئەندرۆیدا ئێستا هەیە بەم نزیکانە لە ئایفۆن و لە سەرجەم مۆبایلە ئیشەکەات ئەم بەرنامەی ڕاستەوخۆ پێشکەشەکرێ تۆی بیسەر و بینەری شەتوانی پەیوەندی بکەی بە بەرنامەکەەوە بۆ هەچ پرسیار و بۆ سەرنج و تێبینیەک لە ڕێگەی هەردوو ژمارە مۆبایلی رادیۆی گەڕیان 0 471 52 64 0 471 52 64 و یا خۆ ژمارەی کۆڕک 0 750 727 85 35 کە ئەمەیان ڤایبەریشی لەسرە بۆ کوردانی دەرەوەی وڵات 0 750 727 85 35 خۆشەویستانم ئەم بەرنامەیە دیارە و بەرنمەکانی ترمان لە مانگی ڕەمەزانی پیرۆزە بە سپۆنسەری هایپەرمارکێت بۆ لە مازیمۆڵ کام هایپەرمارکێتە دڵسۆزانە وەکو دامێک بۆ رادیۆی گەڕیان و هەروەها وەکو ڕیکلامیکیش بۆ خۆیان ئێمە سوپاسیانەکەین هایپەرمارکێت لە درێژایی مانگی ڕەمەزان ئەگەر کەسێک سەدانی بکە بە بەهای 10,000 دینار کەلوپەل بکڕێت سێ ئۆتۆمبیلیاندانەوە دەری جەلاگۆڵی سری سیارەکانەکە دایما زۆر جوان ڕسمەکانی هەڵا و سێ سیارەیە دەرەچێت بە 10,000 ترەوە خۆی شانسێتی ڕەنگەکە شانسەکەی وەکو برادریش خۆمانەیە وەکو بێ شووتەکە دوای سپی بێ ئەستا شووتی سپی شاتۆ خۆی ئەوە هەندێک قسەی خۆش بەجێڵین بۆ کاکە حەمەجیان و دوایی تەقلید دوشمان بۆ کاتەوە بەڵام هەندێک کۆی من تێبی خوێنەوە ئەکرەم هەورامی برای هونەرمەندی دێرین ئەرجومەن هەورامی و خۆشێر هونەرمەندێکی دەنگخۆشەکە کەرەماڵە سڵاوە بۆ خۆتان و بەرنامەکەتان بەخێرەتنی کاکە وەرید و کاکە حەمە پێنجێنی یەکەم بۆ رادیۆ میلی گەڕیان ئێوەش دەستان خۆش بێ کاک کەمال
دەرمیانەیە لە سڵاو کاک ئەحمەد خۆشناوەتی سڵاو ڕێزی نردووە سڵاو بۆ ئێوە کاک ئەحمەدجان تۆ ئەوی کە منت بینم هەتا ئێستا وابزانم کلی پشتی واد نییە مەسەن باوەڕ ناکەم یا سیدیەکت لە بازارە بڵاو نەکردەوە هیچ وڵی بەنسبەت بڵاوکردنەوەی بەڵێ بەس دانیشتەکان و بۆنەوە حەفلە و حەفلەی زەواج و زەواج و مەسەن دانیشتن بەڵێ زیاتر لە ئەستێمانیە لە پێنجێن وڵی زیاتر لە منتیقی گەرمیان و پێنجێن و هەڵەبجە و سەیسایق و ئەو منتیقانە زۆر زۆر خۆشحاڵم ئەدبینم ناڵم شتەکان دەبینم من بۆیە هەر بۆ ئەوەشە پەیوەندی بەم پێوە کردی و هەندێک شتی خۆشت هەیە هیوادارم کەەوە کاکە ڕێباس سڵاوی نردووە ڕێباس پایق و بە ژماری تەلەفۆنەکەی داناوە سڵاو ڕێز بۆ مامەزەزا زۆر زۆر سپاس دەکەم کاکە ڕێبازیان کاکە ڕێباز یەکێکە لەمان تێرە سەرکەوتو و خۆبەخشەکانی ڕادیۆ گەڕیان کاکە حەمە پێشەوەی گۆرانی تر پێشکەش پێم خۆشە هەر لە بینی هەموو گۆرانیەکە پێم خۆشە تەقلیدی یا لاسایی کاراکتەرێکی ئەوانی کە خۆت پێم واجبی بە نسبەت لاساییکردنەکان و من لە ڕووی هوەریەوە لە دوو بارایی شەکەم ئێستا بۆ نمونە لە بەشی گۆرانیا و لە بەشی تەقلیدات و هیدراما و فلیم و ئەفلام کارتۆنەکانی ئەگەر بەدەمی خۆم نەڵێم بە تەنیا توانای دۆبلاشکردنی یەک فلیمم هەیە بەدەر لە سەوتی ئافرەت خۆیەوە توانایکی زۆر سەرکەوتوی پێڵن هەندێک دراما هەیە جارویە کەسێک دەوری دووسێ کە زەبینێت لە کاتی دۆبلاجە مە دەنگی خۆی گۆرە بەتەشی ئێستا من حەزەکەم تۆ لە شتێک لەوانەیە کە بیرۆرێکی هەمووانی لەگەڵا بێ بمان گەڕێنیتەوە بۆ لای یەکێک لەو کارکتەرانە دوای لە نێوانی گۆرانەکان ئەواز لێنین بۆ لاسایتی ئێستش بە نسبەت کارکتەرەکانی درامای وەزگی تەکسی هەمومان بینیوانە چەند سەوتێکی تایە سەودی عوسمان ئاغا سەوتی کاگاو بەشبەکەی ڕێز و سڵاوم هەیە بۆی لێرە چاوی ماچەکە چەند سەوتێکی تری تایە بە نسبەتمەوە ئاغا و باوکە نووری ساحبی وێزگەکە سەبە نسبەت سەوتی عوسمان ئاغا و مناقەشەیەک لە بینی باوکە عوسمان و ئەو بەیان ئەو کوڕە ڕەشەکە دروستە بێ کە داوای کچەکەی لێکە سێرکەن جەماعەت هەر ڕۆژە بێ ئەم کوڕە ڕەشە من شێتەگا و بە تەورەکە لەت یەکەم هەتیەکە لێم کوڕە عوسمان کوڕم بۆ خاتری خوا وێزگەکە مە ڕوخێنە تو بۆ کچە نایی بەو کوڕە سێرکە نووری برام من قەدە و کچە نایە بۆ کوڕە ڕەشە هەتا لەبێ بۆ مسڵمان کوڕە دەباوکە عوسمان خوا من عیبم چیە لەگەڵ خۆمای بم بۆ ئەفریقا ئەو پێم نەوتینەی تێرا کوڕە ڕەش یەک جاری تر بۆ بینم ڕێگە و کوشم وەڕەدا عوسمان ئاغا لە کەڵی شەیتان وەرە خوارەوە منمەهۆ ئاغام ئاغای هارم ئەبێ لەگەڵ فیکۆیە هاتوین قسەمان نەشکێنی ئەو قسەی بیتێ کوردەکەم ڕاستەکە و کچی بەریوان نەجات بێ ئەوە قسە مەگەر ڕێک بە تەورەکە لەت لەتانەکەم ئەکێ جوانە ئەمەش پێشکەشوێ ئەفرم بەڕاستی چوار پێنج کاراکتەر لە یەک کەسە بەڕاستی مویمە ئەوەش ئەوە هونەرێکی زۆر سەرکەوتوو بارێکی لە ڕادەبەدەرە پەیوەندێکمان لەگەڵایە کەسە ماندوو خۆبەخش و مادوونەناسەکەی منەڵە ماندوو بەس خۆی مادوونەناسیشە ئەحمەد خۆشناوەتی لە شاری هەولێری خۆشەویستەوە ئەو کەسێک کە زۆرترین ئەرک و مادووبوونی ئەم ڕادیۆیی لەسەرشانە سڵاو ڕێز بۆ تۆ سڵاو لێرە مامەجیان ئەو کاتت باش سڵاو بە کاک ئەحمەدی خۆشەویستمان کوڕی ئازیزمان و برا و کەسوکارمان قوربانی تۆم دەستخۆشی بەرنامە جوانت لێ دەکەم بەخێر بۆیە بۆ بەرنامەکان زۆر زۆر سپاس دەکەم بۆیە بۆ خێرات میوانەکانت دەکەم ڕشتان ساغ بۆ ئینشاڵڵا ڕێز و خۆشەویستیم بۆ کاکدابان و بەڕێوەبەری هونەرمان ئالانی عەزیز کاگەلان ڕەفیق وابزەمەنیشە لە ڕادیۆ ئێستا بەڵێ بەڕێبەری پەیوەندیەکانمانە لێرەوە ئەو ڕێخەری زۆرێک لە کارە هونەرەکانمانە چاوی ماچەکەی یاخوا دەشتان ساغ و سەرکەوتوو بن زۆر زۆر سپاس ئەو بەرنامە پێویستە ینی زۆر کەسێ هونەرمەند لە هیچ شوێنێک دیار نییە ینی ئەو بەرنامە بۆ کەسانە پێویستە کە لە هیچ شوێنێک دیار نیە و لە ڕادیۆ گەڕیان خۆیان دۆزنەوە کاک ئەحمەدجان بۆ ببیرهێنانەوە من لە ساڵی 97 تا بەرنمەیەکمە بناوی سایە هونەرمەندان بوو ئەم بەرنمەیەم هەبوو لە ناو بەرنمەکەی ناوی ئارەزومەندان بوو لە ئارەزومەندانە دەستی و گەنجانە مەگەر ئێستا حەز ناکەم ناوبێنم کۆمەڵە گەنجەیە کە زۆر دیارن زۆر ئەستێرن لە ئاسمانی هونەری کوردیا لەو بەرنمەی منەوە هاتنە ناو هونەری کوردیەوە و لە کافترێ زەدەشتیش بە درێژایی 8 ساڵی ڕابردوو هەر دەستگیرۆیم گەنجانەمان نەکرد کە بۆ یەکەم جار بوو دەرنەکەوتو بن ئێستا 6 کەسیان لەوانە ئەو کەسانن کە لە گۆڕەپانەکەیە زۆر بەناوبانگ لەوانە کاگوەلی دزانێ هەمووی سەرەتا ئەوە لە ئارەزومەندانەوە دەرکەوتن گیانەکەم نەخوا سەرکەوتوی مامەجان زۆر سپاس بۆ تۆی بەڕێز و خۆشەویست کێشەی دەنگ و ڕەنگوانەمان نیە تۆمان بینیت باشە چۆڕی باشە سەوتەکەش باشە بەش تۆزێک چۆن بڵێن بارانی تیا باران سەوتەکە وەڵاوە لە تاو گەرما خۆ دەزانی ئیتر شتی فێنکەرەوە بەکارێنین دیارە دەنگی ئەو ئامێری فێنکەرەوانەیە گەن نەشبین بە خۆمان ئەمرین و ئەڕێک ئەمری سەوتەکە کێشەی نیە سەوتەکە زۆر باش
دەستان خۆش بێت چاوەکانە ماچەکەم تا کاتیش خۆش بێت زۆر زۆر سپاس دەکەم کاکە جەلا گۆڵەیی پێشکەشکاری بەتوانای رادیۆ میلی گەڕیان سڵاو ڕێزی نردووە زۆر زۆر سپاس دەکەم کاک سامان کەریم لە هۆڵەندا وڵە سڵاو ئازیزان سڵاو بۆ تۆی خۆشەویست زۆر زۆر سپاس دەکەم کاکە ئیدریسی بێداران کەویش کە پێشکەشکارێکی بەتوانای رادیۆی گەڕیانە و کەسێکی زۆر خۆشەویستی لای هەمووان سڵاوتان لێ بێ کاک زازیان سڵاو بۆ تۆ سایەتی کوردنی سڵاو ڕێزان نردووە زۆر زۆر سپاسیانەکەم سپاس بە هەموو لایەکتان خۆشەویستان ئێمە پەیوەندەکانتان وەرەگرین بەسەچینە لای گۆرانەی تری کاکە حەمە پێنجانی و بەرنامەکە ڕاستەوخۆ پێشکەشەکرێت لە خزمەتتان نابین بەزەو پەیوەندی وەرەگرین پێم وا بێ پەیوەندێکمان لەگەڵایە تاکو ئامادەکاریەکەن کاکە وەری خۆشەویستانم بەڵێ لە دەروی وڵاتەوە پەیوەندێکمان لەگەڵایە بە ڕێزێکە چاوی باجەکەم ڕێزی تایبەتمان هەیە بۆی مام جزایان سلام علیکم سەلام سەر هەردوو چاوم گیانەکەی من قوربان دەمڵاس مام جزایان بە دەستخۆشیە بەرهەمە جوانە و لێکم بە خێراتنی دنیاە بەڕێزە دەکەم زۆر زۆر سپاس دەکەم گیانەکەم ئەگەر یەک تۆ دەنگی پەیوەندەکەمان بۆ زیاد بکە کاک دابانجان گیانی لەم ڕۆژانەیە تەلەفۆنم بۆ کردی مام جەزان یاندار خۆش لەم ڕۆژانە تەلەفۆنم بۆ کرد و دقیق قسەم لەگەڵا کردی مام جەزاگەر نمازاکە نازانم بیرە ماوەیان نا بەڵە گیانەکەی من تۆ برای منی هەزار جاگەردن ئازابێ ڕۆحەکەم قوربانم چاوەکەمی وەڵا گەردن ئاسایشەکە چیەتر ئەوەی خزمەت بکە و ئەوەی یارمەتی خەڵک بە ڕاستەکەی تر کردووایە حاسوودە پێی ناخۆشە بەس من بۆ یەکشت حەزم کرد پەیوەندی بکەم لەم بەرنامە ڕاستەوخۆیە بۆی هەمووی کوێی تێوە بێ هیوادارم بەدڵێکی گەورەوە لێم وەک جوابی شمبەیتەوە ئەوەی تۆ با قوربانی چاو ئەوەی تۆ خەمی کورد و کولتوری کورد و هونەری میلی ئەخۆی کێ خەمی تۆ ئەخوا مام جەزا وەڵاهی من ئەوەی تۆ وەفا بۆ ببوورە قوربان ئەوەی حەزەکەم بزانم ئەوەی تۆ وەفا بۆ هونەری کورد و کولتوری کورد و هونەری میلی و هونەرمەندەکانی سلێمانی و هەولێر هەیە چی ئەو نەوەفای بۆ تۆ هەیە بۆچی ڕۆژە لە ڕۆژان لە هیچ بەرنامێکا باسی تۆ ناکرد کە ئەو هەموو پێگەیانووە بۆ یەکێ چاکەیەکە ناتۆ لە بەرنامێکە ناو بێن بۆ یەکێ خەمی خۆ ناخوە دەگەشی لەمە بەس مام دەزان زۆر باش تێگەم گیانەکەم وەڵا بەداخەوە گیانەکەم ئەرەوەڵا ئەوەیە هەروەها بەڕاستەکەی لە سەیانەوە پێنجی تۆ پێوگەیان و شەو ڕۆژخەریکی پارەپایاکردن و لایف و گادە و تەلەڤیزۆن و خۆڵفشان و ڕۆژەیەکی نەوی کاک جەزا ڕۆژەیەکی نەی ئەو پیاوە خزمەتێکی کرد یعنی ڕاستی ئەوم پێ ناخۆش بدەمێک لە دڵما بوو بۆی لە ڕادێک لە شۆ قسەم کە حەزەکەم هەر هەمووی گوێی ئێوە بێ هونەرمەندەکان خاستەنەوانی سلەیمانی دەست و چاو خۆش بێ برا ئەزیزەکەی من لە خزمەت ئامان جەزاگیان یاخوا لەشە ساغ بێت تەمەند درێژ بی سەرکەوتوو بی هەر بمێنی بۆ کورد و بۆ کوردەواری بۆ کولتورە جوانە زۆر زۆر سپاس دەکەم ئێمە شانازی بە تۆواکەن مام جەزاگیان یاخوا لەشە ساغ زۆر سپاس دەکەم گیانەکەم پەیوەندێکمان لەگەڵایە کاک ئەحمەد گیان ئەم کاتەوە باش گیانەکەم کاک ئەحمەد سڵاو لێ بێ گیانەکەم سڵاو مامە گوڵ سڵاو لێ بێ بامە گوڵی خۆشەویست و گوڵی زۆر جوانی ناو باخەکان کۆرەتۆ گوڵی ناو ئینزانەی مامە جەزا ئەوە ئێستا زانیم چێ ئەحمەد بێکەسی هونەرمەندی دێرین و مادەم بە گوڵ بانگی کردە من جا لە بینی من وا جفرە هەیە گوڵ ئەنوای هەیە گوڵی باخ هەیە گوڵی نایلۆن هەیە گوڵی دەزا گوڵە دەزا کام گوڵیانم بەس بەڕاستی گوڵی ناو ئینزانە آخر نایلۆن نەبێ نایلۆنەکە نەبێقینە نا گوڵی سروشتی گوڵی سروشتی بم وەڵای خۆشی گوڵی ئەحمەد گیان چاوەما کاکی جان دەست خۆشیدان یەکەم بە قوربان هەمیشە تەمەندرێ سەکەوتوو بن کاکە دەزا بە قوربانی کاک ئەحمەد ڕێزم بۆ میوانە جوانانە هیوام وایە زیاتر پێشکەوتوو بن و بەرەو پێشتری بچن خۆزگار لە شوێنێکەوە ئیمکانێکی وا هەبوایە ئەمەی بکردا بە کەناڵێکی فەزایی بۆ ئەوەی چەندین ئاواتی خەڵکی خێرنەدی و لە هونەر و لە بەتایبەتی لە هونەری میلی شابجان ناکەن بە فەزایی چکە خۆ دەزانی هەر زۆربەمان ڕەگەزی نێرین لەبەرەوە ناکەین زۆربەی زۆری لەسان بەتەمایەوە نین
لەکاکە ئەگەڕێنەوە بۆ سەردەمی هەستاکان و حەفتاکان جوی ئافرەکانەوە خۆمان تەقدیمەکەین. والله ئەمە گەر وا بکەین ئەگەر یەک دوانێکتان ئەو دەورە ببینن مەرجاشین و ئەوان احتیمال ئەگەر یەک دوانێکمان ئەو دەورە ببینین والله مەگەر وای بکەین والله حەزم کرد پەیوەندیتان پێوەکەم جەزاکیان سڵاو ڕێزم بۆ هەمووتان دەستخۆشی بۆ برایانەی پشتی مۆنتێر و کامێرە و دار و بەرتان زۆر پیوەکە من دیشان بخوازم. زۆر سپاس بۆ تۆی بەڕێز کاک ئەحمەدی خۆشەویست هونەرمەندی دێرێن و هونەرمەندی دەنگخۆش کاک ئەحمەدی سلامتان هەیە بە قوربانم چاوتان مازەکەم سڵاو ڕێزم کردی خۆش زۆر کاتان ناکرد بە زۆر قوربان. سپاس گیانەکەم ئەزیزی من بۆ پژڕاستکردنەوەی برایم من پێم سەیرە ڕاستەکە ئێستا بەرنامەیە وەڵی ئامانجوانەوەی بۆ پێگەیاندنی کۆمەڵە کەس و گەنجان و پێشتریژە زەردەش کە باسم کەڵام 6 کەس چی ئێستا لە گۆڕاپانەکە دیارن ئەو 6 کەسە ئەو 6 کەسە سەرەتاکەیان لە کافترێ زەردەشتەوە سە دەسیمە بووە هەو 6 کەسەی کەسا لە ساحەی هونەری میلی هونەری کوردیە دیارن ئەو 6 گەنجە ئەو 6 گەنجە لای ئێمەوە پێگەیشتن سەرەتاکەیان و پێشتریش من دوێنێ بەرنمەیەکی کەناڵێکی ئاسمانی بینی تۆزێک لەسەر قسەی برایمە یەک تۆز ئەو پرژێنێکی بڵێ ئەو ڕۆحەماندوێ منی کردەوە بە یەک کەلیمەوتی یەکەم بەرهەمم کاکجەزا بۆی کردم جەزای سادە زۆر ئەو بەڕاگوزەرێ و کوشتێک پێ عیبوتی یەکەم بەرهەم بۆی کردم خۆی یەکەم بەرهەمنی یەکەم بەرهەم و دووەم بەرهەمیشی من بۆم کردوی ئێستا هونەرمەندێکی دیارە سواز بخوا دوشی ئاوازی من بووە بەهەرحاڵ من بۆ ئەوە کە تۆڵی چێ بۆ منێکە وەڵی من هیچم نایە مادەم ئێوە پێزانەوە و هونەرمەندانە و ئەو میلەتەم پێزانێ من هەتا ئەمرم ئەسەر ڕێچکەی خۆم نانایم کە مردیشم لەوانێ دوای من پێ بزانن ئەچینە لای گۆرانێک با ئەوە دڵی خەڵک ناخۆش نەکەین ئەمانە دڵی خەڵک خۆش بکەین بە گۆرانی خۆشەکانی کاکە حەمە پێنجەنی سواسانە شان الوساد وي كرت بالاو وي شان الوساد وي كرت بالاو تخواد الايام جئتان لمالاو تخواد الايام جئتان لمالاو دایکی چوو بۆ شار باوکی چوو بۆ چەم دایکی چوو بۆ شار باوکی چوو بۆ چەم ماڵۆیان جێهێش بۆ خۆم و بۆ خۆت ماڵۆیان جێهێش بۆ خۆم و بۆ خۆت بڵەوەی شانت وەسادە ئەی کورتە باڵاو ئەی شانت وەسادە ئەی کورتە باڵاو توخوا دڵەگیان کێتا لە ماڵاو فەرمووی سەرگەوایە کەس نییە لە مایە ماچکە سەر کوڵمم دەیدەی بمژەلی مۆی گاڵە ماچکە سەر کوڵمم دەیدەی بگرەلی مۆی گاڵە ئەی عەزیز بە گیانت نیم بۆ دنیاوە عەزیز بە گیانت نیم بە دنیاوە وەک مار پێچەدەم وە پای دنیاوە وەک مار پێچەدەم وە پای دنیاوە گوڵەوەی شانت وەساد وەی کورتە باڵاو ئەی شانت وەساد ئەی کورتە باڵاو توخوا دڵەگیان کێتان لە ماڵاو توخوا گوڵاکەم کێتان لە ماڵاو
ژنی باڵا باز هێلا نەداڵن ژنی باڵا باز هێلا نەداڵن کوردە باڵاکان فریشتەی ماڵن کوردە باڵاکان فریشتەی ماڵن تۆ خەفەت نەخۆی بڵێ من گوڵم پیری گوڵیەکەم داوێ لە دڵم پیری گوڵیەکەم داوێ لە دڵم گوڵەوەی شانن وەسادە ئەی کوردە باڵام ئەی شانن وەسادە ئەی کوردە باڵام توخوا دڵای گیان کێتان لە ماڵام توخوا گوڵاکەم کێتان لە ماڵام عزیز بێرۆلام تاقانەی دڵم عزیز بێرۆلام تاقانەی دڵم لە دوای باڵاکەت بێجێ و مەنزڵم لە دوای باڵاکەت بێجێ و مەنزڵم گوڵەوەی شانر وەسادە ئەی کوردە باڵاو ئەی شانر وەسادە ئەی کوردە باڵاو توخوا دڵای گیان کێتان لە ماڵاو فەرمووی سەرکەوایە کەس نییە لە مایە ماچکە سەر کوڵمم دەیدەی بگرە لیمۆی گاڵە ماچکە سەر کوڵمم دەیدەی بگرە پرتەقاڵە دەسم بر بۆ سێو پام خزا بۆ بەی دەسم بر بۆ سێو پام خزا بۆ بەی باخەوان هاتوو کردی بەهای هەی باخەوان هاتوو کردی بەهای هەی وتم باخەوان بیکە بەهای هەی وتم باخەوان بیکە بەهای هەی ئەوا سێوەکەم من نامۆژێ خۆی ئەوا سێوەکەم من نامۆژێ خۆی گوڵەوەی شانر وەسادە ئەی کوردە باڵاو ئەی شانر وەسادە ئەی کوردە باڵاو توخوا دڵای گیان کێتان لە ماڵاو توخوا گوڵاکەم کێتان لە ماڵاو تایبەت بە ڕادیۆ میلی گەڕیان پشکەشان وەریجاندەم خۆشەویستانم بۆ لەمە دووە بەدەر لەوەی کە دوو بەرنامەی جێگیرمان هەیە بەرنامەی یادەوەری هونەرمەندان و بەرنامەی هونەرستان بەرنامەی یادەوەری هونەرمەندان زۆر جار هەفتەی دوو جار پێشکەشەکەی لایەن هونەرمەندی بەتوانە و قسەخۆش و ژەنیاری بەتوانە جاراگۆڵەیی و بەرنامەی هونەرستان لەلایەن هونەرمەندی میلی خۆشەویستی هەمووان کاکی و عێراقی پێشکەشەکرێ ئەم شەو بەرنامەیەک پێشکەشەکرێ ڕاستەوخۆ کاک ئالان ڕەنگە بزانە کاژمێر سعات کاژمێر دەیە نۆ کاژمێر نۆ ڕاستەوخۆ لە ڕادیۆ میلی گەڕیان بەرنامەیەکی نوێی هونەرستان لایەن هونەرمەندی میلی هیوا عێراقیە هیوا خاچی و پێشکەشەکرێ بە میوانداری هونەرمەندی لاو کاکە هۆشمەند سەرکەوت کاویش گەنجێکی دەنگخۆشە بەدەر لەو دوو بەرنامەیە پێنجشەمان من تەرخانەکەم بۆ ئارەزومەندان بۆ گەنجانی کە بواری دەرکەوتنیان نەبووە بۆ ئەی لەمە لە بتوانین خزمەتیان بکەین کوردنیوز جارێکتر من سڵاو ڕێزمێ بۆیان هونەرمەندی دێرین مەجیزیرەک لە کەلارەوە زۆر سوپاس دەکەم مامەسا سەرهەنی ئاریاڵە دەستان خۆش بێت جفرەی لە بینی من و مامەسا سەرهەنی شایاڵم هەموو سەروەتەکەم بە قوربانە بێ ئەجا گەڕایەوەتی زۆر خۆش سەروەتەکەی تۆ چیەوە دوو تەپڵ و دەفێکە کاکەوەریت ئەو نوکتەی بینی خۆمانە زیێت وای وەلی ئەڵە کاک جەزا کردی و یەکێک تری وتەڵەو خواردی من ناوەکەی ناڵم بە داوای لێبردنەوە برا بەڕێزەکەم زۆر سپاسی مۆقیفی تۆ کەم سامان کەریم ئەڵە دەستان خۆش بێت کاک مەجیزیرەک ئەڵە سڵاو لە سافی ڕادیۆی دەستی مەندومتە نەگوشم زۆر زۆر سپاس یەکەم مەجیزیرەک دنیا گوڵی نردووە کاک ئەحمەد بێکەسی خۆشەویست ئەڵە جەزا گوڵە بەخواویش گوڵەکەی ئەترسم ئەمەی کا بە نایلون نردەوە ئەگەر ئەوە بڕوە خۆشەویستانم کاک ئیبراهیم نووری گوڵی نردووە چاوی ماجەکەم کاک ئەحمەد خۆشناوەتی دەستان خۆش بێت سەرکەوتوو بن زۆر زۆر سپاس
کاک سامانی زەنگ، کاک سامانی خۆشەویست، سامانی حاجی عەلی، ئەڵە بە خەراتی میوانە بەڕێزەکەتانەکەم، دەستان خۆش بێت، سەرکەوتوو بن، یاخوا ماندوو نەبن. چاوی هەموو چاوەکەی رادیۆ میلی گەڕان ماچەکەم. زۆر زۆر سپاس کاک سامان، یەک مژدەتان بەمێ ڕۆژی شەما گەڕێتەوە، دیارە باوکی نەخۆش بوو لە تاران بوو، هاتۆتە لە چارەسەر یەکەم بەرنامەی ببن. ئەم جاریان وتی نەماڵە، وتی نەمال ناو خەڵکا، زۆرمان باس کرد. بەرنامەکەی بووە بە هەلەو حاجی. هەلەو حاجی ڕۆژی شەمە کاتژمێر 3 لێرە پێشکەشەکرێت ڕاستەوخۆ هەلەو حاجی بە میوانداری یەکەم حەڵقەشی هونەرمەندی قسەخۆش و وەکو خۆی کۆمیدیەویش جەلا گۆڵەی هەردووشیان بە یەکەوە بزانین چیەکەن ڕۆژی شەمە. سواسانەکەم پەیوەندیەکمان لەگەڵایە هونەرمەندە خۆشەویستەکەی گەرمیان ڕەفعەت گەرمیانی هۆرە چڕ و دەنگخۆش. کاکە ڕەفعەت جان سڵاو لێبێت. هاوڕێز بۆ تۆی خۆشەویست مامە جەزاگیان سڵاو بێزمان هەیە بۆ کاکە حەمە پێنجێنی و کاکە وەلی گەرمیانی و لە گەرمیانی نایەفرزۆن. سڵاو بۆ هەردووکتان، بۆ هەردوو گەرمیانی خۆشەویستەکە بۆ هەمووتان. باوڕێزمانەیە بۆ کاگانانیش پیرۆزبای دیەکەین وەک بەڕێوەبەری بەشی پەیوەندیەکە. وەڵا سپاس بۆ تۆی بەڕێز و خۆشەویست. من ئاگام لێ بۆ ئالانیش پیرۆزبایی لە بەڕێز دەکەوتی وابزانمەش بۆ بە بەڕێوەبەری پەیوەندیەکان لە شوێنێک لە ستۆدیۆیەک. وەڵا ئینشەڵا پشت بەخوای گەورە کەناڵێکمان خەریکی کەناڵێکی دایانێن مامە جەزاگیان. زۆر خۆشحاڵە بین یاخوا سەرکەوتوو بی، پێمان خۆش بوو. قوربانە بە منیش خۆشحاڵ بەر پەیوەندی بکەم و دەستخۆشی ئەو بەرنامە و لێ بکەم بەڕاستی 100 کەناڵدانێ 100 بەرنامە بێکی ناگەێت دەکوات وەکو شندەتی دیاری. زۆر زۆر سپاس دەکەم بە قوربان چاو ماجەکەم، هیواداری جێ ڕەزامەندیەوە بین جانەکەم. بە قوربانی تۆ من حەزم کرد پەیوەندی بکەم مامە جەزاگیان. زۆر زۆر سپاس دەکەم ڕۆحەکەم. کاتێکی خۆش بە قوربانی. دوای جەژن کاک ڕەفعەت میوانە بێ لەمان بە دڵنیایی کاگالان پێم وەڵاڵە دوای جەژن کاک ڕەفعەت میوانە لەیشێ لە بەرنامەکانمانە جانەکەم. من وەڵا کاک جەزاگیان میوانی من ئەوە کەناڵەی وەی خۆ بێزانم تەوا خۆت خاوەن ماڵی ئینشەڵا ئەبێ بێت. ئارە وەڵا چاو ماجەکەین، چاو ماجەکەین. زۆر زۆر سپاس دەکەم. کاکە ڕەفعەت چاوەکانی ماچە. زۆر سپاس کاکە حەمەدجان ئەمێ بچینە لای لاساییشی تر عەدنان و لیناش خۆشە بەخوا باوەڕ بێت چەند مناڵ حەزی لێ کردووە. من ئێمەکو گەورەکان من خۆم دایمەکە گوێم لێ بێ دڵم پێکرێتەوە لەوانەیە هەموو حەڵقەکانی بینی بێت چەند جا سەیرم کردووە ئێشتا هەر ئەچمەوە سەر بەنسبەت تەقالید و لاسایکردن ئەفلام کارتۆنەکانەوە حەل لەناو کووردا لە کۆنە و باو بووە. ئەفلام کارتۆنی عەدنان و لینا بیرمێ کۆن لاسای پاپایانە کردەوە لاسایی زۆر ڕاستەکەی. من ڕێزم بۆ دوو کارکتەرە خۆشەوی سەدەنگی نامی خۆ عەبسی نازام ناوەکانیان لێرۆ چایان ماچەکە مەچ کەسێکە ئەوە بە داوای لێبوورنی شۆ من داوای لێبوورنیان لێ یەکەم کە بێپرسی ئەوە من لاسای سەڵتەکەمە بە خزمەتیان نەگەشتم. ڕێزمانێ بێن ئەو دوانە بوون بە کاریزمە هەچ کەسێک بن زۆر خۆشەویستن لای خەڵک بۆیە تەقلید دەکرێنەوە. ئێستاش بەنسبەت لاسایکردنەوەی سەوتی نامی خۆ عەبسی مناقەشێک بینیانە دروستە بێت. ئەی خۆی عەبسی منەڵێن بابڕین بۆ قەربەرەو قەڵاکە عەدنان لەوێ. وەڵێ من نام بەرەو قەڵاکە من ئەڕۆم بەرەو دوورگەییوە هەی بەوکە گیان چەنم برسیە. باشە تۆ بۆ تێر ناخۆی بێدەنگ بە باسمیاڵی دەرنێنم منیش قژی دەرێنم. ئای تۆ سەیری دوورگەی هیوە چەند دەڕفێنە وێوە چییە وەکەجا هەوەی لەو گیجانەکە جوانن وەرە بێدەنگ بەوە سەمیرە و لینایە دوخوا بەڕاستە وەڵا نەمزاری ئەوێش پێشکەش بێەوە خۆشتنی شتێکە بە دەم تەقاکە تا ئەو مەشەریکە مەشەری شەڕەوێ لەگە ئەو شتێکی ئەوەشمان بۆ بکە ئەوەم شوێڵێ ئەی خۆیان فیشت نەبە ئەوە ڕایان کرد. بەڕاستی بیرەوەریشە خۆشە دەستە خۆش بێت قوربانم هەمومان بیرەوەریمان لەگەڵی هەیە ئێمەت گەڕانەوە بۆ سەردەمێک کە دنیا زۆر لە ئێستا خۆشتر بوو کۆرۆنا نەبوو قەیران نەبوو نیوموچەیی و لە ساڵ 21 و نازانم هەر ڕۆژەی مژدە نەبوو ئا بڵێ مژدە بۆ چە هات ئەو شتانە نەبوو دنیا زۆر خۆش بوو کەس خەمیی نەبوو هەموو کەسێک ئێستا خەڵک خەمی نانێتی بەڕاستی ملێرەوە بانگوازێک ئاراستەی ئەو دڵسۆزانەکەم کە دایمە بەخشندە و بەخشیوێنە یا شتێک ترێ پێڵەن سەرفترەیە زەکات لەناو موسڵمانانە کەسانی تریش بەنای بەخشی نایبن تکایە بچن بەهانای خەڵکی لێقەوما بەڕاستی ناوێرم نامەکانی مۆبایلەکەم بکەمەوە بەڕاستی ئەمڕۆ کەسێک پەیوەندی پێوە کردم وەڵڵاهی نازەم چۆن ئێستا ئەتوانم قسە بۆی ئەوە بکەم یعنی خۆشتێک پەیوەندی پێوە کردم ینی هەموو گیانم بەتەواوی لەگەڵەوە نقم بم لە خەم و خەفەتە بەڕاستی لەو دی لە ژووری مۆتێ دانیشم بەوزانم یەک چارەک ئەگە بڵێم گریاوم لەوانەیە بڵێن مبالەغە ینی کەسێک هی ئەوە نییە سوال بکە کەسێک
هاوسەری هونەرمەندێکی زۆر زۆر ناودار و بەتوانە بە قورعان والله بیلای داوای 100,000 کردکە ئەپارێتەوە واللهی نازانی چی بکەیت ناتوانانی واللهی ژیان بە شێوەیەکی لێ هاتووە کەس ناتوانانی فریای چی بکەویت بۆ خااتری خۆیانی ئەو دەسەڵاتی کە دەتوانایەتی موچەی خەڵک بە کامری بگەڕێنێتەوە تکایە بە بچێ بەهانای خەڵکە واللهی نەبوونی و نەداری و هەژاری لە ئاستێکی زۆر زۆر خراپە مەسەم بە هاوڕەکانی خۆمە کاگوەری دەمە ڕۆژێک لەوانێ منەتی بەیزەوە بێ هەموو ڕۆژەی شێ بووە هەم ستۆدیۆ هەبوو ڕێکۆردی بۆ هەموو شێ لای موزیکێ بۆ ئێستا باوەڕ ناکەم بە مانگێکی شێتەیە کاکە بە سێ مانگێک ئیشت نەبێ ئەخەتە بە چی بژیت کاکە بخ نەموچەیەک لە وڵاتان پێڵەن سۆسیال نان بیمەیەک نە هیچ شتێک کاک خۆ خەڵک بە نان و ئەو ناژی نان و ئاوەکەش نییە خۆنانەکە نییە بەس مەگەر ئاو بێ بە ئاو بژی ئەبێشتیوە و لەم مانگە پیرۆزەیە تکاتان دیەکەم وەکۆی لێ هات هونەرمەندێکی دێریمان بە فیشەک ناوسکی هەموو هاتۆتە دەرەوە خەڵکی ناوچەیەکی دیاریکراوی کوردستانە کەسێکی ملیاردێر نەک ملیۆنەر ناڵم هی و ناوچەیە من تەکریفم لەکە بچێ بەهانەیە یەک دانەمانگ هەڵێ من بۆ عملیاتەکەی ئاوکاریەکەم پێرە ئەو دایکە دامەوەی کە چۆ بەلای 100,000 ئاوکاری کرد بۆ عملیاتێک بۆ خاتری خۆ 100,000 لە 100 ملیۆن دلار کاکە وەڵای ئەو کەسە بە 100,000 پێم هەر بۆی بگەڕێنێتەوە چکە ژیان بۆ شێوە ناچێت بەخشندەی بۆ شێوەیە نییە لە وڵاتان دەوڵەمەنەکان سەرمایهدارەکان یعنی لە کاتی قەیرانەکان یەن بەهانای میلەت و حکوومەتیشەوە تکاتان یەکەم چەند بەهانای خەڵکەوە کە خەڵک زۆر وەزئی خراپە کاکە حەمەدجان خەمەکان زۆر نچین لای گۆرانیکی تر بەخوا با نەمەوێ خەمشوم بە ئێوە بەڵام ئەو شتانە بوو پێز ببیگەێنم خزمەتانە بەنامەی ئارزومەدان جارێک دووباتێکە ماموو پێنجشەمەیە کاتژمێر سێ لە خزمەتان نابێت و ئەو گەنجانەی لە تواناکانیان لە خوان ڕابین و مەجای دەرکەوتنیان نەبتوانن پەیوەندی بکەن بە بەرنامەکەەوە لە خزمەتیانە
بەسیە پشیە جلگەز لەو شاڵەوە شل بەسیە پشیە جلگەز لەو شاڵەوە بۆسە کوێ خاژنە ئەو بڕگە ماڵەوە بۆتە کوێ خاژنە ئەو بڕگە ماڵە وڵە نەرمۆڵی چاوکاڵە قەزاو لێم کەوێیە نەرمۆڵی چاوکاڵە قەزاو لێم کەوێیە ڕۆژنە و بینەیەم دڵە من ئاسرەوێیە ڕۆژنە و بینەیەم دڵە من ئاسرەوێیە جاری جۆداوە کەوباڕێ بوایەمە لە جاری جۆداوە چینەم کردایەوە لە سینەی دۆداوە چینەم کردایەوە لە سینەی دۆداوە کەو بەگارەگارە بۆی ناوەیابەوە کەو بەگارەگارە بۆی ناوەیابەوە بۆی ناوە بەبۆی چەکە سەوزی شەماڵەوە بۆی ناوە بەبۆی سەوزی شەماڵەوە وڵە نەرمۆڵی چاوکاڵە قەزاو لێم کەوێیە نەرمۆڵی چاوکاڵە قەزاو لێم کەوێیە ڕۆژنە و بینەیەم دڵە من ئاسرەوێیە ڕۆژنە و بینەیەم دڵە من ئاسرەوێیە دەست خۆش کاکە وەلیجان دەم خۆش کاکە حەمەدجان من یان بانگەوازی مرۆڤایەتی هەیە بڵاو یەکەمەوە هیوادارم خۆشەویستان بەدڵ لێم وەرگرن کەسێک تقریبان 2 ڕۆژ لەمەوە پێش ناوی کاک سرورە ماڵیان لە تەرایەکەیە هاتوۆتە بە دەرگا پێشەوەی کە سیارەکەی ئیش پێ بکە جانتایکی بێدەستەوە بەخستێتە سەر سیارەکەی ئەم جانتایی هەموو سەرۆت و سامانی ئەو کەسەیە کە لە هەموو ژیانە ماڵ و مناڵی پێ بەخێەوە کایشی مارەزەکە 144 وەرەقەیتیایە لەگەڵ 2 جگەری ئەلکتۆرینە نەو جانتا ڕەشەکەیە لەسەر سیارەکەی دایناوە بیری چۆدای سیارەکەیش پێ کردووە لە تەرایەکە دوورکەوتێتەوە بەرەو سەر شەستەکە بڕۆ بچێ بە مارەزەکان لەو مەسافەیە جانتاکەی لێکەوتووە تکایە لە خێرخوازان لەو خەڵکانی کە وێژدانیان زیینووە هەر کەسێ و جانتایی دۆزیوێتەوە بگەێنێتەوە بە ڕادۆی گەڕیان وایە خوددوایی لە کۆمنتە ژمارەی ئەو کەسە بڵاوەکەینەوە دوێنە شێش لە بەنامی بێدارانی شەوە ژمارەی کاکسروونمان بڵاو کردێتەوە یعنی ئەوە یەکەم خێرە لە بەرەی مانگی ڕەمەزانە دووەمیشیان جارێکتر خێرە وجدانی خۆدا سووداکەی ئەو پارەی کەسێکە کە بەڕاستی بە حەڵاڵی پایکردو و کەسابەتی پێوەکە هیوادارم هەر کەسێ و بڕەپارەی دۆزی بۆ بگەنێتەوە دەستی خاوەنەکەی کە بەڕاستی پێویستێتی سوپاس بۆ ئێوە خۆشەویستانم ئەو کۆمنتە جوانانتان هەمووی بەڕاستی جێگەی ڕێز و پێزانی ئێمەیە کاکە میران قەراقی لە برێ لە سلێمانی ئەبووم لە خزمەتان هەبووم ئێمەش لە خزمەت هابووین کاکە میرانگیان ئەوش گەنجێکی دەنگخۆشە زۆر بەڕاستی ڕاستە میران قەراقی نازناوی قەراقە بەڵام لە هەولێر دانیشێت دوورە لێمانەوە کاگەدریسی بێداران دنیا گوڵی نردووە ئەو چاوانەی ماچەکەم بە ئێمە بە کاکدریس بانگاوازمان بۆ ئەو دۆزینەوەی پارەیە کردووە هیوادارم کەوا بچن بەهانای ئەو کەسەوە گەرە و پارێش کەسێ دۆزی بۆوە بیگەڕێنێتەوە خۆشەویستانم من هێدیەدی نزیکە بمەوە لە کۆتایی بەرنامە بەڵام پێم خۆشە جارێک تر ئەوە دووپات بکەمەوە کە ئەو گەنجانی کە ئارەزومەندن ئەم بەرنامەیە بە مەبەستی خزمەتکردنی گەنجەکانی ئەم وڵاتە ئەو گەنجانەی پیان ڕەم گەنجە خێر لە خۆنە دیوەکان کە هیچ زەرفەتێکی ژیانیان بۆ نییە بەڕاستی
بەداخەوە هەر هوەرەکەی بەشکم لە هوەرەکەی خۆیان بدۆزنەوە و هەرچەنە هوەر جاران باش بوو لە سەردەمێکە بەژێوی ژیانی پیا کرد بەڵام ئێستا بەداخەوە ئەوەش نەما کاگوەریت هێدیە دیوە بزانم هوەر و لای موزیکۆوانش هەمووی کەم بەتەوە هەر نەماوە لە بەداخەوە ئەوەش کارەساتێکە دیسانەوە بۆ هونەرمەندانی بەژمەینەت و خێر لە خۆنەدی و کاکە حەمەجیان بۆی دڵی هەمومان شاد بکەی ئێمە خەڵەکەمەوەی دڵی پڕەوە هەمووی بێتاقەتەوە هەمووی لە بێوەزعی و ینی بێدەرەتانیە زۆر وەزەی خراپەیە ئێمە وی ڕادیو گەڕێن بۆ ئامانجا هاتوونێتە بوون بۆی خەمەکانی کۆرۆنا ئەو هەموو نەخۆشی و هەموو ناخۆشە بیری خەڵک بەرینەوە تۆ ژەمڕۆ چیت لە نازانم وەبزان بێزگەلەوە قسەی خۆشت هەیە نواندنەکانیە لاساییترمان بۆکەیتەوە بۆی دڵی هەوادارەکانە دڵی بیستەران و بینەرانی ڕادیو گەڕانیش خۆش بێت بە نسبەت لە ئاساییکردنەوەکان و درامای یوزارسیف هەمومان بینیمانە بڕواناگەم کەسە بێت نەیبینی بێت کەلاوانی کە لە دڵمان نەجێ بێتەوە بەڵێ بە نسبەت ئەو درامایەوە سەڵتی چەند کارکتەریشان هەر لە کاینەکانی پەرزگای ئامون هەتاگا بە سەڵتی یاقوبی نەبی باوکی یوزارسیف ئەمەش پێشەشەکەم بێوەی ئەزیز هیچ خدایەک نابێ بوونی هەبێت لە میسرێدا جگە لە ئامون چونکە ئێمەی ئامون پەرست نامانوێت خدای یەکتا پەرستی بکەین هەیەگەر خدای تاک و تەنها ئەڵڵا زەبرێکی توندی لە ئێوەدا و نەفرەتی خۆی بەسەردا ڕشتن ئەو کاتە لە بەردەم خدای تاک و تەنها و ساحەی مەحشەردا چۆن سەر بەرز دەکەنەوە ڕوو لە خوددا دەکەن ئەی پەروەرێنەکەم خدای تاک و تەنها یاقوبی نەبی بە دیداری تۆ شاد دەبێتەوە بە ڕیشی سپی و چاوی پڕگریان و لێ دەپارێتەوە ئەم کاینانەی میسرمان بۆ بێنیتە سەر ڕێگەی ڕاست ئێمە جگە لە ئامون بڕیار نادەین هیچ خدایەک بپەرستین ئێمەش پشتیوانی پۆتیڤار دەکەین بە هیچ جۆرێک خدای یەکتا پەرستی ناکەین هەیەگەر ئەو خدایەی کە یەکتا پەرستی نەکەن و ئەو خدای کە بەتەنیا نەیپەرستن کە ئەڵڵا و پەروەرێنە دڵنیابن لە ڕۆژی مەحشەر و ساحەی مەحشەرێدا مۆری ڕەش لە نێو چاوتان دەدات و قاتی و قڕی ڕوو لە کەنعانێ دەکات ئێمە بە چی بزانین خوداکەی تۆ وایە هەر بەوەدا بزان کە خوداکەی من وایە یوسفی لە من دوور کرد و بە ماوەی چەندین ساڵ بە منی شاد کردەوە هەر بەوەدا بزان خدای من یەکتا پەرستی بەدەسەڵات و بەتوانایە کەوا قاتی و قڕی بەسەر ناوچەی میسرێدا هێنا و بەهاتن و بە ڕۆشتنی یوسفم بۆ میسرێ قاتی و قڕی نەما و بەرەکەت کەوتە میسر ئەمەش پێشکەش بێەوە بەڕاستی حەقوە کۆمپانیەکانی دۆوڵات زۆر سود لە توانەکانی کاکە حەمە ببینن چکە بە هەموو پێوەرەکان دەنگی گونجاوە ئەتوانێت لە یەک کاتە چەندین کارکتەر بەرجەستە بکە کاک حەمەجیان چیت ماوە تۆ بۆ ڕادیۆ گەڕیان بێت گەلەوە کە دوایین بەرهەمی خۆت پێشکەشەکەی دیاری بەرنامە چیت هەیە بۆ ڕادیۆکەمان وەکو گەنجێک تۆ چۆن ڕادیۆ گەڕیانێ ناسی ئایا لە سۆشیال میدیا و بینیوە لە خەڵکی بیستووە لەبارەی ڕادیۆ گەڕیان چیت بیستووە ئەوەی ڕاستی بێت بیدایەت من لێرە ڕێز و سڵاو خۆشەویستیمێ بۆ مامۆسای عەزیز مامۆسای دیار خالیت لێرە چاوەکانی باشەکەم زۆر ڕێزمانی بوو کە هەمیشە پاڵپش و هاندەری من بووە و هەر بە هاندانی ئەوی هاتوومەتە ئەم شوێنە بۆم ڕادیۆ جوانەی وە ڕادیۆ میلی گەڕیان دەستخۆشی لە جەنابی شانەکەم کە پەیوەندیتان پێوە کردم من سوپاسیەوەکەم بەڕاستی ڕادیۆ میلی گەڕیان لەناو خەڵکە ڕادیۆیەکی باوە یعنی بڕواکە ینی جاران ئەچوویتە ناو حەج تەکسیە هەر سیارەیەک هەر هەواڵ و ناخۆش و کارەسم و کەسەرادی ناخۆش و ئەم شتانە بەڵام ئێستا ئەگەر کەسێک بۆ منت بێتاقەت وێ شتێکە توانێت ڕادیۆ میلی گەڕیان بکاتەوە و هەم بە قسە خۆشەکانی مامۆستا جەلال گۆڵی چاوەکانی ماچەکەم هەم بە بەرنامە جوانەکانی ئێوە بەو دەنگە خۆشی و هونەرمەندانی کە ئێرە خزمەتەکەن لە شیوەش ساگ و دەسیماندووتانە گوشم ئەو برا خۆشەویستانە و مامۆستاوەلیدی عەزیز و هەموو کارمەندانی ڕادیۆی میلی گەڕیان هیوادارم من لە داهاتووە کاکە حەمە پێنجەنی ببینمەوە هەم لە بواری دۆبلاجە ئەم لە بواری نواندنە دڵنیام کە کەسێکی بەتوانێت ئەمادە بەتوانێت نواندن بکە لە دەنگی شێچکەوە گاڵتە نیت و بتوانیت هەنی هەموو کەس ناتوانێت ئەو بکات کاکە حەمەیکا بۆ هەم لە بواری گۆڕانیوتنیشە کەسێکی سەرکەوتوو گەنجێکی بەسوود بێ بۆ کۆمەڵگا و بۆ نیشتیمانەکەمان بۆ هیوایم لە داهاتووە بە ئەسێری ببینەوە کاک وەریجان من سپاس بۆ تۆ کە ئەمڕۆ خۆبەخشانە تۆ لە هاتی بۆ ڕادیۆ گەڕیان و ئێمە نازانین چۆن چاکە بینەوە دەستخۆشی لێرەی لە شساوێشەوە زۆر سپاس دەکەم وە ئەمێ خۆشەویستان جارێک تر بانگاوازیە بکەمەوە کە کاگدریس ژمارەی تەلەفۆنی ئەو برادرە خۆشەویستەی بڵاو کردێتەوە کە
پارەکەی ون کردووە ناوی کاک سرورە کاک سرور ژمارەی تەلەفۆنەکەی 1970 155 34 72 1970 155 34 72 ژمارە مۆبایلی کاک سرورە ئەو کەسە بەدبەختەیکەوە هەموو سەرمایە ژیانی لەو جانتایە بۆ پارەی کەلی کەوتووە لە نێوان ماڵی خۆیان بۆ معرەزەکان لە گەڕێکی لە تەرایەکەوە هەتا 160ەکە لەو ئەستنەیە هەچ کەسێکە و پارەی دۆزیێتەوە تیاکەین پەیوەندی بکە بە ئەگەرەوی ژیانی خۆی ئاسوودە بکە ئەگەیە پارەی حرام تێکەڵایی ژیان و ماڵ و مناڵی نەبێت پەیوەندی بکە بۆ ژمارە مۆبایلەوە و یاخود پەیوەندی بکە بە ژمارە مۆبایلەکانی ڕادیۆی گەڕیانەوە بێنە بۆ ڕادیۆی گەڕیان ئێمە بە سوپاسەوە بە ئامادەبوونی خۆی و ئێمە و ئێوە لەوانەیە بڵم بینەرانیش ئەو پارەیە لە ناو بەرنامێکی لای باگەڕێینەوە بە خاوەنەکەی سپاس بۆ کاکە دابان سامان کە ئەمڕۆ ماندوو بە لەگەڵمانە هەوڵیا بە شێوەیەکی جوان بەرنامەکە پێشکەش کرێ سپاس بۆ ئەحمە خۆشناوەتی بۆ کاگالان ڕەفیق بۆ هەموو خۆشەویستانی ڕادیۆی گەڕیان سپاس بۆ کاکوەلید گەرمێنی لەگەڵ دیارەکەی کاکە حەمە پێنجانی ئەچینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆی ئارەزومەندان هەتا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم بۆ تەنیای لە تاریکی شاژنی وڵاتێکی بۆ تەنیای لە تاریکی شاژنی وڵاتێکی دەمبێنە دەمە بدێنم هەردووکمان بە شەریکی دەمبێنە دەمە بدێنم هەردووکمان بە شەریکی هەردووکمان بە شەریکی جوانێ دەردوو لێم کەوێ بمرم بۆ بەرزەڕوانی نەرمێ دەردوو لێم کەوێ بمرم بۆ بەرزەڕوانی گاڵەیە گەڕێکی خۆمان تۆ بۆ بە چۆڵەزانی گاڵەیە گەڕێکی خۆمان تۆ بۆ بە چۆڵەزانی ڕەبی دەردوو بەڵاکەوت نەرمێ کەوێ لە گیانی ڕەبی دەردوو بەڵاکەوت نەرمێ کەوێ لە گیانێ بۆ تەنیای لە تاریکی شاژنی وڵاتێکی بۆ تەنیای لە تاریکی شاژنی وڵاتێکی دەمبێنە دەمە بدێنم هەردووکمان بە شەریکی دەردووکمان بە شەریکی نەرمێ دەردوو لە گیانم قیبلەی دین و ئیمانم نەرمێ دەردوو لە گیانم قیبلەی دین و ئیمانم بەلەگنی فەقرێ پێ بکەم بەرماڵی نوێژێ پێ بکەم هەتا بچمە جێژوانی شەوێ هەتا بەیانی دەم بنێمە گەردێنی دەست بخەم بەسەر سنگین دەم بنێمە گەردێنی دەست بنێمە سەر سنگین بۆ تەنیای لە تاریکی شاژنی وڵاتێکی بۆ تەنیای لە تاریکی شاژنی وڵاتێکی دەمبێنە دەمە بدێنم هەردووکمان بە شەریکی هەردووکمان بە شەریکی
وانێ بۆ سەی سایق بمرم بەرەکەی لێژە بمرم بۆ سەی سایق شەکە بەرەکەی لێژە بیلا هەر ژنێ جوان بێت ئاڵێن مێردەکەی جێژە بیلا هەر ژنێ جوان بێت ئاڵێن مێردەکەی جێژە بۆ تەنیای لە تاریشی شاژنی وڵاتێکی بۆ تەنیای لە تاریشی شاژنی وڵاتێکی دەمبێنە دەمم دێنم هەردوومان بە شەریکی دەمبێنە دەمم دێنم هەردوومان بە شەریکی هەرگەمان بە شەریکی